ئەو دیمەنانەی کامێرای کورسات نیوز تۆماری کردووە ناو بازاڕی سلەیمانیە کە تیایدا بازاڕکردنی هاوڵاتیان ئاساییە و نرخ و بڕی خۆراک و شتومەک لە بازاڕەکانی سلێمانیدا جێگیرە. وەک ڕۆژانی ئاسایی هاوڵاتیان شتومەک و پێداویستی دەکڕن. خاوەن دوکانەکانی فرۆشتنی خۆراک ئاماژە بۆ نەبوونی بازاڕ دەکەن وەک لەوەی هاوڵاتیان بە شەپۆل ڕویان لە کڕینی خۆراک کردبێت. زۆر پەلاماری تیانی بازار بە هەموو بازاڕەکانە دیارە مشتری تیانی کە میشترینە بێش خەڵک چی بکڕی پارەی پێ نییە کەس. لەبارەی جێگیری نرخ و شتومەک و بڕی ئەو خۆراک و پێداویستیانە کە هەیە لە بازاردا کورسات نیوز لێدوانی هەرێکە لە ئاوات محەممەد قایمقامی قەزای مرکزی سلێمانی و سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی وەرگرت و ئەوان تاکیدیان کردەوە کە نرخ جێگیرە و بڕێکی زۆریش خۆراک و پێداویستی لە بازاردایە. هیچ شتێک نییە مای ترس و نیگەرانی بێت و لە بازاڕەکانیشمانە خۆراکێکی زۆر هەیە هیچ کێشەی کەمی خۆراکمان نییە و نرخەکانیشمان هەمووی وەکو یەکوایە. ئێمە ڕۆژانە و مانگانە لە ڕێگەی چاودێری بازرگانیەوە بە دوواداچوون و چاودێری بازاڕەکەین ینی شتێکمان نییە ناوی بەرزبوونەوەی نرخ بێت و مەسەلەی هێنانی خواردنەوە کارێکی ڕۆژانەی ئەو بازرگانانەیە کە بۆ خۆیان خواردن هاورداکەن و هیچ شتێک نییە مای ترس و دڵەڕاوکێ و نیگەرانی هاوڵاتیان بێت و سنوورەکان کراوەیە یەک کێشەمان نییە گیرروگرفتمان نییە و خواردن و هەموو کاڵایەکی پێویست ئەوەی کە لە ناوخۆیان نیە لە دەرەوە بە ئاسانی هاورداکە یەک کێشەمان نیە. گەر بزانین هەچ بازرگانێک یاک فرۆشگا یا سۆپەرمارکێتێک هەڵەسێ بە بەرزکردنی نرخ بەبێ هیچ جۆکارێک ئەوە ئێمە بڕیاری تایبەتمان هەیە لەلایەن لیژنەکانی پارێزگاری سلێمانیەوە ئەو شوێنە داخل بۆ مای 5 ڕۆژ بەلافیتەوە و دوای خاوەنەکەشین بە دادگا لەبەر ئەوە دڵنیاینەوە بە هاوڵاتانی شاری سلێمانی بە هیچ شێوەیەک گرانفرۆشی ناکرێت ناو شاری سلێمانیا و گەنجینەکانیش هەمی پڕن لە خۆراک و ئێمە لیژنەی تایبەتیشمانە کە سەردانی گەنجینەکانی کردووە لەم چەند ڕۆژی ڕابردوودا هەمویان پڕن لە خۆراک ئێستا ئەنگلی ئەوان هەیە کە شتەکان نافرۆشتێ و پێمان دو شت بێناڵێ ئێمە شت بێنین لەوانەیە کەسپایار بێن لەبەرەوەی فرۆشیان نییە لەبەرەوە دڵنیایەوە بە هاوڵاتیان دووبارە و سێپارە کە سەرجەم ئەو شمەک و کاڵانەی لەناو بازاڕەکانی شاری سلێمانیا هەیە بەشی چەندەها مانگی ترەکات. بازرگانەکانی بواری خۆراک بەردەوامن لە هێنانی خۆراک و پێداویستی. ئەمە وتەی سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان بوو کە ڕایگەیاند خۆراک و پێداویستێکی زۆر لە بازاڕەکاندایە و ژمارەیەکی زۆریش لە ڕێگەن کە هاوردە دەکرێن. ئێمە کە ئەبینین بازاڕی هەرێمی کوردستان لەم کاتەیە نزمترین نرخی هەیە و دڵنیا بن کاڵایەکی زۆر لە هەموو شتێک بە تایبەت برنج ڕۆن و هەموو شتێک بەڕێوەیە و نرخیش دڵنیا بن نرخ ئەو کاڵانی کە ئێستا بەڕێگەوەیە بێ ئەو نرخەی ئێستا هەیە زۆر نزمتر ئەبێ و ئێمە ئاگاداری ئەندامانیشمانەکەینەوە بازرگانەکان و هاوردەکاران بە هیچ شێوەیەک نەکەن کە کاڵا خەزن بکەن بۆ ئەوەی کەوا گران بێت چونکە لە دوو ڕۆ زەرە دەکەن یەک کاڵایەکی زۆر بەڕێوەیە کاڵەکانی خۆیان هەموو شکستی هێنێ دووەمیش هەر کاڵایەک لە مەخزنێکا بگیرێ دەستی بەسەرا ئەگیرێ و هەر نرخێکی زیاد بێ دەست بەسەرا ئەگیرێ. لەبارەی نرخی گەنمەوە بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی بە کورسات نیوسی ڕاگەاند هەرسێ سنووری تورکیا و سووریا و ئێرانیان بەڕووی بازرگانەکاندا کردوێتەوە لە هەمان کاتیشدا ئاسانکاری زۆریان بۆ دەکەن تا بڕێکی زۆری گەنم بهێنە شاری سلێمانیەوە ئەمەش بوو ئەوەی نرخی گەنم بە ڕێژەیەکی بەرچاو داببەزێنن. هێمن قادر کورسات نیوز سلێمانی.